ئەمە یەکەمین جارە کۆنفرانسێک بۆ سێکتەری نەخشەدانانی ئاوەدانی ئەنجامەدرێت کە ئەمە لە کاتێکی لەم شێوەیەدا گرنگی و ڕۆڵەکەی لەسەر سیاسەتی جێبەجێکردنی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگەداتەوە. بۆیە ئەم کۆنفرانسە بە گرنگیەوە مامۆسایانی زانکۆ و لایانی پەیوەندیدار کاری تێدا دەکەن بە تایبەت لەسەر نەخشەدانانی ئاوەدانی بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی بێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و ڕۆڵ و گرنگی کۆنفرانسەکە من بەڕێز ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزارم لەگەڵە بێت لێرە گفتوگۆکەم لەگەڵەوەدا چڕەکەمەوە. بەڕێز ساسانم کاتت باش سڵاوت لەبێت و بەخێر هاتی و دەستخۆشی بۆ ئێوە بە تایبەت لەم کۆنفرانسانە هاوشێوەی کۆنفرانسەکانی دیکە، بەڵام ئەمە یەکەم جارەکە کۆنفرانسی نەخشەدانانی ئاوەدانی جێبەجێیەکەن. جا پێم خۆشە یەکەم جار ئاماژەیەک بەم پاکێجی نەجوانە بەی کە هەردەستپێکی کۆنفرانسەکەتان بەم شێوەیە بوو ئەوەی بینیمان کە بینەرانیش بیبینن بە شێوەیە کە دۆستی ژینگەیە. پێم خۆش ئاماژە بە پاکێجەکە بکەن لەسەر کۆنفرانسەکە و دواتری ژووردەکاریەکانی. بەڵێ ئەو کاتتان باش. زۆر سپاس بۆ کوردستان 24 کە ڕووماڵی گرنگی هەموو کارە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بابەتە گرنگەکان دەکا و ئەو ڕۆژ لەگەڵمانە بۆ ڕووماڵکردنی یەکەمین کۆنفرانسی نەخشەدانانی ئاوەدانی جێی دەستخۆشیە. کۆنفرانسەکەمان یەکەمین کۆنفرانسی تایبەتە بە نەخشەدانانی ئاوەدانی کە لە تەمەنی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئەنجام درابێت. دیارە نەخشەدانانی ئاوەدانی سێکتەرێکی گرنگی کارەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە بایەخ بە پلانسازی شارەکان و فراوانبوونی شارەکان و نەخشە ڕێژی و پلاندانان بۆ چۆنیەتی فراوانبوونی شارەکان دەکەم. و ماوەی 3 هەتا 4 مانگە زۆر بەچڕی لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لیژنەیەکی تایبەت کار لەسەر ئامادەکاریەکانی ئەو کۆنفرانسە دەکا و بیر لە زۆر لە وردەکاریەکانی کراوە. یەک لە وردەکاریانەی کە بەڕێزت باست کرد بەو پاکێجەی کە پێشکەشی میوانەکان دەکرێت کە دۆستی ژینگەیە بە تەکید ویسمان بابەتێک بکەین کە جیاواز بێ. دیارە یەک لە ئەرکەکانی نەخشەدانان بابەتی گەشەپێدانی بەردەوامە واتە سستەینەبیڵیتی و بڵاوکردنەوەی کولتوری بەکارهێنانی ئەو مادانەی کە دەتوانرێ بەردەوام سوودی لێ ببیندرێ و دواتریش دۆستی ژینگەبی و ریسایکل بکرێتەوە. بۆیە نەمانویست لە پاکێجی نایلۆن و لەو پاکێجە تەقلیدیانەی کە هەیە و گەڕانەوەیەک وەکو ئەو کولتورەی جاران لە ناو خێزان لە شارەکان بەکاردەهات بەوەی کە بەکارهینانی قوماش و نەخشی دەستکرد و ئەو بابەتانە هاوشێوەی ئەوە ویستمان یەک لە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکەمان دەبێ، بەڵام ویستیشمان وەکو پەیامەکی ناڕاستەوخۆ ئەوە بەبیر بەشدار بووان بهێنینەوە کە دەتوانین لەو ئێلێمنتە وردانەوە دەست پێ بکەین. ڕاستە دروست هەر لەگەڵەوەی نەخشەدانانێک بۆ ئاوەدانی هەرێمی کوردستان یەکسەر بیرتان لە پاراستنی ژینگە کردوتەوە. بەڕێز ساسان ئەوەی ئێستا بینرێ لە شار و شارۆچکەکانە ئاوەدانیە دروستکردن یاخود وە بەرهێنانە بە تایبەت لە هەموو بوارەکانی پێشکەوتنی شار جادەوانەکان بیناکان تا چەند وەزارەتی شارەوانی کاری کردووە لەسەرەوەی کە هەموو نەخشەی بیناسازی لە هەرێمی کوردستانە ڕەچاوی بیناسازی بکە و لەگەڵیشیدا ڕەچاوی ئەو ستانداردە گیانیانە بکە کە ئێستا ئیشی لەسەرەکرێ دژە گەرما و سەرما بێ دژە ئاگرت بێ هەموو ئەو بابەتانەی دیکە کە خۆتان شارەزان تەیە. دیارە بەڕێزت بابەتێکی زۆر گرنگت ڕوژاندووە. ئەو بابەتە یەک لە تەوەرەکانی کۆنفرانسەکەیە کە قسەی لەسەر دەکەین و بە بەردەوامیش لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کاری لەسەر کراوە و تەنانەت یەکێکە لە بەرنامەکانی کاری حکوومەتی هەرێمی کوردستان. تەنانەت دیدگای جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بارزانیش بۆ ئەو بابەتە لە چەند کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران باسی کردووە و قسەی لەسەر کراوە. دیارە بۆ ئەو بابەتە کۆمەڵێک
کۆدی بیناسازی هەیە و کۆمەڵێک ڕێنمایی و بەرزەفتە هەیە کە پێشتریش پیادەکراون ئێستاش پیادە دەکرێن و لە داهاتوش دەبێ بەرەو پێش ببردرێن. کاری ئێمە ئەوەیە و کاری ناوەندە ئەکادیمیەکان ئەوەیە کە بەردەوام چاکسازی لەو کۆد و لەو ڕێنماییانە بکرێت بۆ ئەوەی بەردەوام ئەو ستاندەردە جیهانیانە لە کوردستانیش کە پەیڕەو دەکرێت بتوانرێت کە سەلامەتی گشتی و تەندروستی گشتی و لە هەمان شێوەش لە هەمان کاتیش بابەتی خۆشگوزەرانی هاوڵاتیان و مرتاحبوونی هاوڵاتیانی تێدا ڕەچاو بکرێ. بۆ ئەو مەبەستە ئێستا کوردستان خاوەنی 6 کۆدی بیناسازیە و ئەوەی تایبەت بێ بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەیان ڕێنمایی دەیان بەرزەفتە دەیان فەرمانی وزاریمان تایبەت بەو بوارە هەیە و یەک لەو بابەتانەی کە تازە هەم لەو تارەکە هەم لە پەنێڵەکە باسمان کردەوە ئەویش ئەوەیە کە لەگەڵ بەرەو پێشچوونی بابەتی تەلارسازی و فراوانبوونی شارەکان و هاتنی جۆرەها بیرۆکەی جیهانی بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان و فراوانبوونی شارەکانمان هەیە لە هەمان کاتدا ئەرچی سەرشانماناوە وەکو پێویستیەکە و ئەرچێکی نیشتیمانی ویژدانیە کە ئێمە کولتورێک بۆ ماوەیەکی تەلارسازی و بیناسازیمان لە هەرێمی کوردستان هەیە خاوەنی سەدان نەخش و نیگار و جۆری دروستکردنی خان و باڵەخانەکانمان بووین لە ڕابردوودا ناکرێ ئەوە لەگەر شاڵاوی تازەی تەلارسازی و بیناسازی فەرامۆش بکرێ. بۆیە هەم ئەرچی حکوومەت هەم ئەرچی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان و هەم ئەرچی تەلارساز و ناوەندە ئەندازیارەکانیشە کە بتوانین سوود لەو کولتور و بۆ ماوە بیناسازیەمان وەربگرین و لەگەڵ پێشکەوتنی ئەو ڕۆی بواری تەلارسازی بیگونجێنین بۆ ئەوەی کە خاڵێکی مهم هەیە ئەویش کە بریتە لە شوناس و ناسنامەمان شوناس و ناسنامەی تەلارسازیمان لەو شاڵاوە ون نەبێ و بتوانین پارێزگاری لێوە بکەین. ئەگەر ئیجازە بدەیت تۆزەک زیاتر لەسەر ئەو بابەتە قسە بکەم و هەروەک لە پانێڵەکەش تازە باسمان کرد پێمان خۆشە هەر خۆشە ئاماژە بۆ بکەی ئەمێ هەر ئاماژە بۆ بکەی بۆ پاڵپشتی قسەکانی بەڕێزیشە کە ئێستا خۆت جەختە کردەوە لەسەرەوەی کە ئەبێت کللتورەکە بپارێزرێ ژینگە بپارێزرێ لە کاتێکا بینین لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە سلێمانی لە کەرکووک چەندین شوێنەوار هەیە یاخود ژینگە هەیە کە ئێستا بەکارە هێندێ بۆ پرۆژەکانی وەبەرهێنان یاخود پرۆژەی جیاواز لەسەر ئەمەش ئەگەر وردەکاری زیاترمان پێ بڵێ سوپاس دەکەین. دەمانوێت باسمان لەوە کرد لە پانێڵەکەمان و ئێستاش دەمەوێت تیش بخەمە سەر ئەوەی کە هەر شارێکمان خاوەن جوگرافیا تۆپۆگرافیا و کەش و هەوا و شێوەی ژیانی تایبەتی خۆیەتی کە شارەکانمان هەر یەکەی خەسڵەت و بابەتی جیاکەرەوەی هەیە. زاخۆ جیاوازە لە ئامێدی جیاوازە لە دهۆک و هەروەها ئەوانە جیاوازن لەگەڵ ئاکرێ ڕەواندەست خەسڵەت و سیمای تایبەتی خۆی هەیە. ناوچەی هەورامان بیارە و تەوێڵا خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە کە جیاوازە لەگەڵ پێنجوین جیاوازە لەگەڵ سلێمانی جیاوازە لەگەڵ ڕانی و قەڵاتجێ و هەولێر و شارەکانی گەرمیان واتە خاوەن کولتورێکی تەلارسازی و خاوەن کولتورێکی دەوڵەمەندین دەتوانین ئێمە بە پاراستنی ئەو خەسڵەت و تایبەتمەند و تایبەتمەندی و سیمای شارەکانمان بەوە دوو ئامانج بپێچین. یەکەم کە دەتوانین بەردەوام بەکاری بهێنینەوە لەگەڵ لە بابەتی تەلارسازی و مەسخ و کەسایەتی معنەوی شارەکانمان نەسڕینەوە بە لێشاوی نوێگەری و ئەو قوتابخانە تازانەی کە لە بابەتی تەلارسازی بەکاردێن واتە پاراستنی سیمە و خەسڵەتی شارەکانمان و تایبەتمەندی هەر شارەکانمان نەبنە کۆپی یەکتری ئەوە لەلایەک و لەلایەکی تریش پیشاندانی دەوڵەمەندی
و جیاوازی شارەکانمان لەو ڕوە کولتورە تەلارسازیە ئەندازیاریەی کە هەمانە و بە دڵنیاییشەوە کۆمەڵێک ڕێنمایی تایبەت هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئەو خەسڵەت و ئەو کولتورە بیناسازی و شوێنەوارە مێژوویانەی کە هەمانە. باشە جیا لامە زۆرێک لە بیناکانمان یاخود با بڵێن ئەو تەلارانەی کە ئێستا هەیە بە شێوازێکی زۆر تایبەت و جوان لەژێر چاودێری ئێوە دروست دەکرێت بەڵام دواتر ڕووپۆشی دەرەوەی بیناکان بە شێوازێکی جیاواز گۆڕانکاری بەسەراهێنرێ وەجگە لەوە یاخود با بڵێن باخچەکانی شاریان هەموو ئەو ناوەندانەی کە لە نێوان شەقامەکاندا هەیە ئەمانە بەکارهێنرێ بۆ مەبەستی جیاواز ئێوە چ ڕێکارێکە گرنەبەر بۆی کە پارێزگاری لە سیما و نەخشەیەکی نوێ و ئاوەدانی هەرێمی کوردستان بکرێن؟ دیارە بابەتە بابەتێکی زۆر گرنگە و بەدڵنیاییەوە ئەرچی هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەرچی ڕێکخراوەکانی شەکە بەردەوام چاودێری ئەو بابەتە بکەن لەبەر ئەوەی خارجی کاری وەزارەت و حکوومەت و ئەوانە ئەو بابەتە پەیوەستە بە زاکیرەی شارەکانمان و پەیوەستە بە ئەو ڕەهەندەی کە خەڵکی شارەکانمان لەگەڵ بۆ دەیان ساڵ لەگەڵ هەندێک سیما و بابەتی مێژووی و کولتوری لە شارەکانمان ژیان دەکەن و ئەو بابەتە ڕێنمایی هەیە لە هەموو وڵاتانی جیهان کە پاراستنی ڕووکاری دەرەوەی ئەو بینایانەی کە تەمەنێکی دیاری کراوی هەیە لەوانەیە لە هەندێک وڵات 50 ساڵبی لە هەندێک وڵات 80 ساڵبی لە هەندێک وڵات 100 ساڵبی کە بپارێزرێن و نشێوێندرێن و بە بەکارهێنانی مادەی ئێستا وەکو جام و ئەلیکۆبوون و ئەو بابەتانە دانەپۆشرێن. دیارە لە کوردستانیش هەندێک ڕێنمایی تایبەتمان هەیە بەو بوارە بەڵام بە دڵنیاییەوە کاری جددیترمان پێویستە بۆ ئەوەی زاکیرەی شارەکانمان و ئەو بینایانەی کە بوونەتە بەشێک لە میراتی کولتوری هاونیشتیمانیان هەوڵ بدەین بەڵام بەشێکیان دەستکاری کراون یاخود لە ڕووی ژینگەییشەوە بێ گۆڕانکاری بەسەرە هاتووە. ئێوە چیتان کردو بۆ ئەمە کە ئێستا خەڵکێکی زۆر ناڕەزایەتی دەرەبڕێ لەسەرەوە؟ بەدڵنیاییەوە کاری حکوومەتی هەرێمی کوردستانە کاری فەرمانگە پەیوەنددارەکانە کە کار لەسەر ئەو بابەتە بکەن. دیارە ڕێ لە زۆر بابەتی ژیراوە ئیزراعاتیش بەرامبەر هەندێک بابەتی تر وەرگیراوە بەڵام وەکو گوتم کارێشتی دەستە جەمعیە ئەوە تەنها کاری حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەوە هوشیاریەکی گشتی ئەو بابەتە پێویستە. باشە سەبارەت بە ماستەر پلانی شارەکان چیتان هەیە؟ ئایا هیچ نوێبوونەوەیەک هەیە یاخود هیچ گۆڕانکاریەک هەیە لە ناویە؟ ماستەر پلانی شارەکان دیارە بابەتێکی زۆر گرنگە کە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کاری لەسەر دەکەم. بەڕێستان ئاگادارن کە ماستەر پلانی شاری هەولێر هەمواری ماستەر پلانی شاری هەولێر بە هاوکاری ڕێکخراوی جایکا ماوەی 2 ساڵە کاری لەسەر دەکرێت و ئومێدمان هەیە لە نێوان مانگی هەشتی ئەم ساڵ هەتا مانگی دەی ئەو ساڵ هەموارەکە تەواو ببێ و ڕادستی فەرمانگە پەیوەنددارەکانی شاری هەولێر بکرێتەوە بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت و بە هەمان شێوە یەکێک لە بڕیارەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە بابەتێک تەرخان کرابوو بۆ گفتوگۆکردن لەسەر ماستەر پلانەکان ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیرە کە تەمویلی دارایی بۆ دەستپێکردنەوەی 25 ماستەر پلانی وەستاوی شار و شارۆچکەکان کە هەموو شارە گرنگەکان مرکزی قەزا گرنگەکانی هەرێمی کوردستان و ناحیەکان بوون ئەوە بە خۆشحاڵیەوە ئێستا خەریکی مفاوەزاتین لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە ئەو ماستەر پلانانیان دروست کرد بوو نسبەتی بەسیتیان لە بیدایەت دەست پێ کرد بوو ئێستا خەریکی ئەوەین کە ئەو بابەتە دەست پێ بکاتەوە و لە ئەوانش هەمووی گرنگتر دوای سەردانی جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی بۆ پارێزگای هەڵەبجە و لەسەر داوای ئیدارەی هەڵەبجە و فەرمانگەکانی هەڵەبجە جەنابیان ئەمری کرد کە ماستەر پلانی شاری هەڵەبجە بە زووترین کات دەست پێ بکرێن لە بۆ مەبەستە
پارەی پێویست گوژمەی پێویست لەلایەن نووسنگەی جەنابیانەوە تەرخانکرا و ئێستا ئێمە خەریکی کارکردنین لەگەڵ کۆمپانیای دیاری کراو بۆ دروستکردنی ماستەر پلانی هەڵەبجە تقریبان زۆربەی زۆری کارە ئیداری و یاساییەکانمان تەواو کردیە ئومێدمان ئەوەیە کە لە مانگی هەفت عەقدی ئیمزاکردنی دەستپێکردن بە ماستەر پلانی هەڵەبجە واژوو بکەین و ئینشاءالله هەر لە مانگی تەمموزی ئەو ساڵ کۆمپانیا دەست بە کارکردن دەکات بۆ دروستکردنی ماستەر پلانی هەڵەبجە و ئەوەی کە دیدگای ئێمەیە ئەوەیە کە لە ماوەیەکی دیاریکراو ئەو ماستەر پلانە تەواو ببێت. بەو هیواین باشە بەڕێز ساسان بە دەرفەت ێزام کە دوایین پرسیارت لێ بکەم سەبارەت بە پێشکەوتنەکان لەسەر دابەشکردنی زەویەکان بەسەر فەرمانبەراندا چونکە خەڵکێکی زۆر چاوەڕێ چی هەیە پێمان خۆشەکە خۆت ئاماژەی پێبیت؟ بەدڵنیاییەوە بەردەوام کاری لەسەر دەکرێت لەلایەن فەرمانگەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە هەموو سەرۆکایەتیەکانی شارەوانی ئەو شوێنانەیان دەستنیشان کردیە کە پێویستە چ ئەوەی لە ناو ماستەر پلانی شارەکانیان هەبووە یاخود ئەوەی کە لە نزیک ماستەر پلانی شارەکانە ئێستا زەوی پێویست لەلایەن شارەوانیەکانەوە دابینکرایە ئەوەی کە گرنگە ئەو فۆرمەی لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە ئامادەکرا بوو سەرۆکایەتی دیوان لە ئەنجومەنی وەزیران گشتاندنی پێکردیە لە بۆ هەموو وەزارەت و دەستە و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش بەش بە حاڵی خۆیان لە بۆ هەموو فەرمانگەکانی تریان گشتاندن پێکردووە و ئێستا ئەو فەرمانبەرانەی کە دەتوانن سوودمان ببن لەو بوارە لە ڕێگەی پڕکردنەوەی ئەو فۆرم و تەعاهودە پێویستانەی کە هەیە ناویەکانی خۆیان تۆمار دەکەن و لە کاتی بەرزکردنەوەی لە بۆ ئەنجومەنی وەزیران و دەرکردنی فەرمانی تەرخانکردن کە لە بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دێتەوە ئینشاءالله کاری لەسەر دەکەین. لە پاڵ ئەوانەش هەندێک ڕێکاری یاسایی و هونەری هەیە لە نێوان وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی دارایی هەتا ئەو پرۆسەیە تەواو دەبێت ئومێد دەکەین کە ئێمەش ئەو پرۆسەیە دیکە تەواو بکەین. بەڵێ بەڕێز ساساناونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕێخستنی ئەو کۆنفرانسە گرنگە تایبەت بە نەخشەدانانی ئاوادانی سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ هەوڵ و ماندووبوونتان بۆ گەیاندنی پەیامەکانی وەزارەت و حکوومەت بەگشتی بۆ هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش.